بناوی خوای گوره و مهربان قطابیان و لاوانی خوشویست خوشک و برایانی عزیز آماده بوانی برس میوانه برزکان خون به بختور از آنم که بجداری تا نکم لیاد کرنوی 60 سال بسر دامزراندنی ایکتی لاوان و قطابیان کردستان 60 سال خبات مافی خودتانه که شانازی پیواب کن چون که سروری زور گورتان تومار کرد و لم جوه دا شهیدی زورتان دا و لپیناوی گل و نشتیمان و ابی شانازی بواب کن که هرچی یا بلین بشی هر زوری سرکردکانی بزاوی رزگاری خوازی کردستان و بشی هر زوری سرکرده حزبکان لو دو سنگره در شوه لیره دا منیش دنگ مخم پال دنگی کاگ امید تمنای شفای که این بو جنابی سروک کمار ممجلال اروها جه خویتی یادی قطابی و ماموستا و پیشمرگه ماندونناز شهید فرانسوب که اینا اروها سلاو انیرین بو همو شهیدانی لاوان و قطابیان و شهیدانی بزاوی رزگاری خوازی گلی کردستان خوشویستان رولی ایوه رولی که زور زور کاریگره چه لاوان چه قطابیان جناب بارزانی جوان وصفی ایوه کردوه لاوان به شوره پولاین و قطابیانیش به سررم ارکی ایوه بند نیه به قناغی که محدد لخباتی گلکه مانده بلکو ارکی که بردوامه امرو ابینین و بزانم ایوش او بیرن لگل من که پیلانی که داره راو هیا بووی گنجانی گلکه مان دور کونوه لبیری نتوی بووی بروان بخوان نمینی و با دوزی گلکیان و ما کارساتی که گوره اگر ناحزان من لو دا صرف کون من دلنیام که دلسوزانی هم گله پیشمرگ قهرمانکان قطابیان لاوان پیر و جوان نایلن پیلانی دشمنان صرف کوی بلام وشیار کردنوه پیوسته چون که زور زور بجدی لسروی شکن که وامان لیوی بروامان بخومان نمینی گنجکان من بروامان بخوان نمینی هیچ امیده که آن با آینده نمینی که چی هیچ کاتک وک استا آسوه کی گش و آینده کی گش من لپیش نید دوزی گلکه من چوتا قناغک محاله براو پاش بگره تو و هیچ هزه کشناتوانی ریگه من لی بگیری تنها ابی اما یک ریزی خومن بپارزین به تایبتی برانبر به کشن توایت یکان و ابی آگاداریش بین که پیلانی ناحزان بردوام و بردوامیش دوید بلام ابی وریایی امش بردوام بی بو اوی پوچالیان که اینو دلنیابن که ایوه چینه که زور زور گرنگن و امیده که زوریشون پیتانه بویا هرچی لدستم به من دریغی ناکم لگل حکومتی هریمیش توصیان دکم چه به نسبتی لاوان چه به نسبتی قطابیان
که هرچی ملتزماتی پیوسته بو جیانی که بختور بو ایوه بو خوێندنەیەکی کی لآسته برز دا همو پیوستیکان دابین بکرین بوتان بو ایوش بتوانن با ارکی پیروزی سرشانی خودتان هستن. من به پیوستی ازانم که ناوندکانی خوێندن لە کوردستان زۆر احتیمام بە فەرهەنگی لێبوردەیی و پێکەوەژیان دەن. ئەبی یەکتری قبول کەین، ئەبی ئامادە بین پێکەوە بژین بەڕەغمی ئەوەی جیاوازی ئاینیمان هەبی، مەذهەبیمان هەبی، سیاسیشمان هەبی. ئێمە بەوە سەرکەوتووین و بەمەش کوردستان سنگێکی گەورەی بوو دروست بووە لە هەموو جیهان و لەلایەن هەموو وڵاتانی دەرەوە و میلەتانی دەرەوە. بۆیە ئەمە خاڵێکی گرنگە، ئەبی ئێوەی قوتابی داکوکی لەسەر بکەن. ئومێدەوارم کە هەموو هەنگاوەکانی پێویست باوێژێن بۆ ئەوەی کارەساتی وەکو ئەوەی لە بەشی خوێندنی ناوخۆی فێردەوس ڕوونەداتەوە، چونکە بەڕاستی کارەساتێکی ناخۆش بوو. خۆشەویستان، زوتنەوەی ڕزگاری خۆزی گەلی کوردستان ئیمڕۆ لە قوناغێکی زۆر پێشکەوتوو حەساسدا تێدا پەڕێ. چەند ئێمە بەرەو پێش بچین ئەوەندە تەحەدیاتی زیاترە بی. بەڵام دڵنیاتان ئەکەمەوە کە مەحالە ئێمە پاشەکشە بکەین. ئێمە هەنگاو ئەنین بەرەو پێشەوە، ئێمە هەنگاو ئەنین بەرەو دەستکەوتی گەورەتر، چونکە مافی خۆمانەوە بی هەموو لایەکیش بزانن عێراقی ئیمڕۆ عێراقی پێش 20 ساڵ و 30 ساڵ نییە. عێراقی ئیمڕۆ عێراقێکی تازەیە، عێراقێکە لە اتحادی اختیاری دروست بووە بینی کورد و عەرەب لەگەڵ ڕێزی بێپایانم بۆ هەموو نەتەوەکانی تر کە پێکەوە ئەژین وەکو تورکومان، کلدان، ئاشووری، ئەرمەن. بەڵام معلومە دوو نەتەوەی سەرەکی هەن لە عێراق کە کورد و عەرەبن و ئەم عێراقە عێراقێکی فدرالە، اتحادی اختیاریە. ئەو دستورەی کە ئێستا دستوری عێراقە بەشی هەرە زوری خەڵکی عێراق دەنگی لەسەرداوە و ئێمە پابەندی ئەو دستورەین، بەڵام بە هیچ شێوەیەک ڕازی نابین دەرەوەی ئەو دستورە ڕفتار لەگەڵ هەرێمی کوردستان بکرێن. ئیمڕۆ عێراق لە قەیرانێکی زۆر جدیدا تێدا پەڕی. ئێمە خەریکی ڕاوێژکردنین لەگەڵ هێزەکانی کوردستانی و هەروەها لەگەڵ هێزەکانی تری عێراقی بۆی دراسەتی ئەو هەنگاوانانە بکەین کە چۆن ئەتوانین لەو قەیرانە دەرچین، بەڵام ئەبی سوودیش لە ئەزموونی ڕابردوو وەربگرین. ئێمە ئەزموونێکی ڕابردوو دووبارە ناکەینەوە، بەڵکو ئێمە سوود لەو ئەزموونی ڕابردوو وەردەگرین بۆ ئەوەی هەنگاوەکانی داهاتوو ئینشاءڵڵا ببنە هۆی ئەوەی بنبڕکردنی هەموو ئەو قەیرانانەی کە ڕوویاندا لە عێراق. ئێمە وەکو کورد هیچ وەختێک بەشێک نەبووین لە گرفتەکان، بەڵام بەسەر ئێمەدا فەرز کرا کە ئێمە هەندێک هەڵوێست وەربگرین. ئەرکی خۆمانە ئێمە بەرگری لە مافی خۆمان بکەین، لە مافی هەموو گەلی عێراق، بەڵام بە تایبەتی لە هەرێمی کوردستان. و هەمووشتان ئەزانن کە گەلی کوردستان و سەرکردایەتی بزاوی ڕزگاری خوازی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی شۆڕشی هەیلوولەوە زۆر چاک دەردەکەی تەشخیص کرده بوو کە ئەڵێ دیموکراتی بۆ عێراق پێشەکی، پاشان ئۆتۆنۆمی بۆ کوردستان. ئەو سەردەمە معنە ئەوەیە بەبێ ئەوەی حکومێکی دیموکراتی لە عێراق هەبی هیچ گرفتێک چارەسەر ناکرێت، نە گرفتی لە هەرێمی کوردستان نە گرفتەکانی تری عێراق.
بۆیە ئێمە دۆکوکی لەسەرەوە دەکەین التیزام بە دەستور و ئەبی حەق بەکردەوە سیستەمێک و ڕژێمێکی دیموکراتی حاکم بی لە عێراق بۆی گرفتەکانی عێراق چارەسەر بکرێن. جارێ هیچ شتێکی ڕوون نییە ئێمە چیەکەین ئێستا لە هەروەکو عەرزم کردن ئێمە لە ڕاوێژکردن داین و دێراسەتی ئەو ئەنگاوانانە دەکەین. ئەگەر گەیشتینە ئەنجامێک ئەو وەختە ئێمە ممکنە شتێک ئەعلان کەین، بەڵام جارێ هێشتا هەر ڕاوێژکردنە. بەنسبەت ئەو هەنگاوانەی کە لە کوردستانی باکوور ئەو پرۆسەی کە دەستی پێکرەوە پرۆسەی ئاشتی و چارەسەری ئاشتیانە بوو دۆزی گەلی کورد لە تورکیا، ئێمە بە هەموو توانایەکەوە پشتیوانی لێ دەکەین و ئامادەشین بۆ هەر ئەرکێک بە ئێمە بسپێردرێ بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە، چونکە بە تاکید چارەسەری ئاشتیانەی دۆزی کورد لە کوردستانی باکوور ئەبیتە سەرکەوتنێکی گەورە بۆ تورک، بۆ کورد، بۆ عەرەب، بۆ فارس، بۆ ناوچە بەگشتی و بۆ ئاشتی جیهانیش ئەبیتە سەرکەوتنێکی گەورە. بەنسبەت ڕۆژاوای کوردستانیش بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ وەزعی سووریا خراپتر ئەبی، خەڵکێکی زۆر ئەکوژرێ، بەڵام خۆشبەختانە ئەگەر قیاس بکەین ئەو زەرەرانە و زەرەر و زیانی کە بەر کوردەکان کەوتووە زۆر زۆر کەمترە لە ناوچەکانی تر. ئێمە لەگەڵ هەموو خەڵکی سووریان خۆیان بڕیاردن لە چارەنووسی خۆیان و خۆشبەختانە سەرکەوتین لەوەی کە کوردەکانی سووریا لە ژێر یەک چەتر دابن و خەریکیشین لەگەڵ هەموو لایەنەکان بۆ ئەوەی ئایندەیەکی گەشت بۆ ئەوانیش دابین بکرێن. ئێمە لەگەڵ مافی گەلی خۆمانین لە هەر کوێیەک بی، بەڵام هەر پارچەیەکیش خصوصیەتی خۆی هەیە، خۆیان بڕیار ئەدەن. ئەوەی لەسەر ئێمە پشتیوانیان لێ دەکەین بە شێوەیەکی دیموکراتیانە، بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەری گرفتەکان بکرێت و ئێمە هەمیشە ئامادە بووین و ئێستاش ئامادەین بۆ پشتگیری لە پرۆسەی ئاشتی لە هەر کوێیەکی هەبێت. لە کوتاییدا دەوێت جارێکی تر پیرۆزباییتان لێ بکەم، داوای سەرکەوتنتان بۆ دەکەم و ئومێدەوارم هەمیشە ئەوها پێکەوە ئەو ئاهەنگە بگێڕن، چونکە ئەمە سەنگی ئێوە زیاتر ئەکات و واش دەکێ هەموو ساڵ ئەگەر تەمەن بمینی بەشداریتان کەین، ئەگەر وا نەبی بەشداریتان ناکەین. هەر سەرکەوتوو بن و زۆر سوپاسانەکەم.